عەباس هەر ساڵ لەم کاتانەدا بە داسەکەیەوە بە سەردار خوڕماکاندا سەر دەکەوێت بۆ وەڕاندنی خوڕماکان. بۆ هەر هێشوەیەک تەنیا 2000 دیناری دەست دەکەوێت. سەرڕایەوەی کە پێشبینی دەکرێت ڕێژەی هەژاری لە عێراق لەم ساڵدا بگاتە 40%، بەڵام لەگەڵەوەشدا عەباس ناتوانێت دەستبەرداری پیشەکەی بێت. تعتبرها يعني خلا رمز للعراق رمز ئەم درەختانە بە هێمای عێراقدا دەدرێن و نوێنەرایەتیمان دەکەن. کارێکی مەترسیدار و قورسە و داهاتیشی بە پێی پێویست نییە، بەڵام لەگەڵ ئەمەش بەردەوامین. عێراق پێشبوو دەیە خاوەن 30 میلیۆن دار خوڕما بوو، بەڵام ئێستا خاوەنی نزیکەی 15 میلیۆن دار خوڕمایە. ئەوەش بەهۆی شەڕە یەک لە دوای یەکەکان کە لە وڵاتەدا ڕوویان داوە. عێراقیەکان ئەو وەرزە بە پیرۆز دەزانن، تیایدا ڕێوڕسمی تایبەتی خۆیان هەیە. پرۆسەی بڕینەوەی دارخورما لە مانگی تشرین یەکەمەوە دەست پێ دەکات لەو کاتێکە خێزان کۆ دەکاتەوە بۆ بەشداریکردن. احنا سابقا وعيت عليها ان احنا عندنا بساتين. عێراق کە یەکێک بوو لە وڵاتە یەکەمەکان بۆ بەرەمهێنانی خوڕما و هەناردەکردنی، ئێستا خوڕما هاوردە دەکات. لە ساڵی 2019 تەنیا لە ئێران بە بەهای زیاتر لە 9 میلیۆن دلار خوڕمای هاوردە کردووە. هۆکارەکەیشی دەگەڕێتەوە بۆ لە ناوچوونی ژمارەیەکی زۆری دارخوڕماکان. هەموو ئەمانە و لەگەڵ لەدەستدانی باوکی کە ساڵی ڕابردوو بەهۆی کەوتنە خوارەوەی لەسەر دارخوڕما گیانی لەدەستدا، بەڵام لەگەڵ ئەمەشدا عەباس نایەوێت واز لەو کلتورە تایبەتەی چنینی بەرهەمی خوڕما بهێنێت کە لە دێر زەمانەوە لە باوباپیرانیەوە بۆیان ماوەتەوە.